یانەی برایەتی بەشدار لە خولی ناوی کوردستان بانجامدانی چەنگرێبەستێک و هێنانی یاریزانی پیشەگەڕ ڕیزەکانی خۆی بێستر دەکات لە پێناو بەدەستهێنانی ئەنجامی باش و ڕکابەریکردن لەسەر بەدەستهێنانی ناسناوەکە. بەڵێ خۆشەویستان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئامادەکاریەکانی برایەتی بۆ کێبڕشێکردن لەسەر خولی ناوی کوردستان دەچینە شاری هەولێر و پامنێرمان حسێن محەممەد وەردەگرین. حسێن سڵاوی خوات لەبێت ئامادەکاریەکانی یعنی برایەتی لە چه ئاستێکدایە بۆ خولی ناوی کوردستان و ئەو گرێبەستانی کە ئەنجامی داون تاک و چەند دەبنە مای دڵخۆشی بۆ ئەندەرانی ئەو یانێ تاوەکو بتوانن ئاستێکی بەرز پێشکەش بکەن و کە ئێستا تێیدان بگەنە پلەکانی پێشتر و ڕکابەری لەسەر بردنەوەی نازناوەکە بکەن. بفەرموو زانیارەکەم گوازەرەوە. بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینێرانی کەناڵی ئاسمانی پێم پێشنگ یانی برایەتی کەمێک پێشەستا چەند خولەکێک لەمەوبەر گرێبەستی چوار یاریزانی ڕاگەن هەریەکە لە یاریزانان هیوا جەلال کە پێشتەلیانەی پێشمەرگەی هەولێر بوو واروە وریا کامەران یاریزانی پێشووی خۆی کە بەهۆی خوێندن لە قۆناغ یەکەم نەیتوانی بەشداری بکە بەرە وڵاتی تورکیا بوو بۆ خوێندن گەڕاویانەکە و گرێبەست لەگەڵ یانەکە نوێ کردەوە بۆ ئەوەی لە قۆناغی دۆم یاری بکە لەگەڵ یانەکە واروە یاریزان نیاز محەممەد کە پێشتر لە یانەکانی پێشمەرگەی هەولێر و هەولێر یاری کردووە و لە قۆناغ یەکەمی خولی عراقیش بۆ یانەی ئەمانەی بەغدا یاری کردووە لە قۆناغ یەکەمی خولی ناوی کوردستانیش لە یەک یاری بەشداری کرد بۆ یانی برایەتی لەگەڵ یانەی نەورۆز و کۆتا یاریزانیش بنجامین ئۆگۆباجی یاریزانی پیشەکەری نێزیری کام یاریزانە پێشووتر لە وەرزی ڕابردوو بۆ یانەی کەرکوو یاری کردووە یانی برایەتی جارێشترە و یاریزانەی گەڕاندەوە هەرێمی کوردستان و بۆ ئەوەی لەگەڵ تیپەکە بەشداری بکاتن لە قۆناغی دۆمی خولی ناوی کوردستان دەمێت لەسەر ئەو گرێبەستانە و ئاست و ئەنجام و بەشداریکردنی برایەتی لە قۆناغی دۆمی خولی ناوی کوردستان لەگەڵ کاک بەشدار سکرتێری یانەی برایەتی کاک بەشدار ئەم گرێبەستانە کارەکەی چی بوو بۆچی لەم کاتەدا گرێبەستانتان و ئەو یاریزانانش ئامادەن بۆ یاریبیانی کە برایەتی ئەنجام دەدات. بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئێمە لە سەرەتای وەرزی نوێەوە ئێمە بە شێوێکی زۆر خۆمان حاضر کردکەوە بتوانین ئەم ساڵ تموحی نازناوی کوردستان بەدەستبێنین نازناوی کوردستان بەدەستبێنین هەر بۆیە ئێمە چەندان گرێبەستێکمان کردووە لە شارە جیاجیەکانی کوردستان و گرێبەستەکانیشمان سەرکەوتوو بۆ خۆشتان دەزانێت کە ئێستا لە ڕیزبەندی دووەمین بە فەرقێکی کەم گرێبەستیەوە و جارەشمان کە بڵێن لۆ قۆناغی دووەمە دیارە تموحێکی زیاتریان هەیە دەستی کارجاری بۆی کە پێم ڕاگەاندن بەدەستهێنانی خولی کوردستانە هەر بۆیە گرێبەستمان لەگەڵ یاریزانی نێجیری بنجامین واژوو کرد ئێستا لەگەڵ هەریەک لە یاریزانان وریا کامەران و هیوا جەلال و نیاز محەممەد. بەڵێ کاک بەشدار دەتوانین بڵێن ئەمساڵ برایەتی جیاوازتر لە ساڵی ڕابردوو بە دیار دەکەوێتن ئایا تموحی ئەوەی هەیە کە ئەمساڵ برایەتی بۆ یەکەم جار بێتە پاڵەوانی خولی کوردستان واروە ئەم یاریزانانە چ گۆڕانکاریێک لە پێکەتی بکەن؟ بەڵێ دیارە ئەمە اختیاری ڕاهێنەرەکەوە یاریزانی باش هەڵدەبژێرێ بۆ ڕیزی پێکاتەکە ئێمەش کەوە ڕاهێنەرمان کاک فاتح بۆ قۆناغی دووەم چەند یاریزانێکی دەستنیشان کردووە کە یاریزانەکە ئێستا واژویان کردیە دیارە خۆی باشتر دەزانێتەوە و یاریزانانە لە پێکاتەکەی وەرەقەی باش دەبن لە خولی کوردستان ئینشاءالله. کاک بەشدار پێشنگ بەیانی یانەی برایەتی لە کاتژمێر 3:30 و لە یاریگای دووەمی فەڕەنسۆی ڕوبەڕووی شێروانە دەبێتەوە کە ئێستا برایەتی بە کۆکردنەوەی 14 خاڵە خولی ناوی کوردستانە ئەو یاریزانانش ئەگەری هەیە بەشداری بکەن لە یاریەکە جگە لە بنجامین بەهۆی ئەوەی ئەمڕۆ ئەو یاریزانە گەیشتۆتە شاری هەولێر. حسێن محەممەد پامنێری کەناڵی ئاسمانی پێم لە شاری هەولێر سپاس بۆ زانیاریەکانت.